پێشێکی سڵاو بۆ کەناڵی NRT بەڵێکە ئەم یاسایە خۆی یاسای ئەحزابەکان یەکێکە لە یاسا گرنگەکانی کە ئەتوانین با بڵێن کە بە دەستکەوتێکی گەورە بەدی بێنین چونکە 8 ساڵە لەسەر مێزی پەرلەمانە لە خولی یەکەم و دووەمە بەش بە حاڵی خۆمان با بڵێن کاکە من و سەرۆکی کۆمەلگای مەدەنی دەمانگی ڕێکە خەریکی ئەم یاسایەم بەبێ ئەوەی کەوا ئیستیشارەکردن بە هەموو کۆمەلگای مەدەنی بە منەظەماتی غێر حکومی بە مامۆستایانی زانکۆ بە ئەوانەی کە لە علومی سیاسیان بە قانونیان لەوانەی کە لە بابی سیاسیان لە هەنگەڵ هەموو کوتلە سیاسیەکانە تا گەیشتینە ئەم سیاغی ئەخیری کە قانونەکە بەدەست بێنین بەڵێ ئەم قانونە ڕەنگە ئەهەمێتێکی خۆی هەیە چونکە یەکەم ئەلغاکردنی ئەو قانونەی ژمارە 30 ساڵی 1990 بەعسەکات و لە هەمان کاتیشە ژمارە 7 ساڵی 2004 هی برێمەر ئلغای ئەو دوو یاسایە ئەکات کەوا تا ئێستا ئەو یاسانە لە عێراقا تقریبا لەسەر ئەساسێکی بەعسی بوون یاخود لە ئەسەر ئەساسێکی ناڕێکی ئەحزابەکان دروست بووە ئەهەمێتی ئەم یاسایە بەداخەوە من زۆر جار گوێم لێ ئەبێ لە کەناڵەکانە کە ئەوترێ بۆ پارتە گەورەکان مشکلە نییە بەعکسەوانەیە ئەم یاسایە ئەگەر لێ بڕوانینە ناوڕۆکی یاساکەیەوانەیە کە ئەڵە تهدید وتەنظیم تەسیس الأحزاب کەواتە هەموو ئەحزابە گەورەکان ڕەنگە با بڵێن کە زیاتر تەسیریان تێبکە وەک لە ئەحزابە بچووکەکان کە لە ناو هەموو عێراقا بەشەر وەم یاسایە کە هەرمی کوردستانی شەکرێتەوە چونکە بە یەکێک لە بەندەکان لە مادەی یەکا کە ئەڵە تەسری ئەحکام هذا القانون الأحزاب وتنظيمات السياسية في العراق كواتي يعني تنظيم كردني أم ياسايا أبيك هرمي كردستانيش بقريتو بو بتمنى أكم بابدين كاك تطبيقش بكريه بوشي شو كي يكم سر بخويت يا هي بو أوي كآيتو ببي بحزبية نبي بانتماء كردن لحزبية تعددي أحزابي تيا هي بدر لوج أم ياسايا كإستا آي إما أحزاب جوركان أزانين سرچاوي ماليان لشوية هیچ کەسێ لە هەرێمی کوردستانە یاخود لە عێراق نازانێت سەرچاوی ئەحزابە گەورەکان لەکوێیە ئەم یاسایە پابەندیەکە تەمویلی مالیەکەی سەرچاوی داهاتەکان نازانرێ ئەتوانن ئەم یاسا تەطبیق بکەن خۆی ئێمە ئێستا ئەوەی کە لە دەستی پەرلەمانە بووە تەصدیقکردنی یاساکەیە و دوای ئەوە کە ئەڕاتە ئەنجومەنی وەزیران لەوێ تەنفیزکردنەکەی ئێمە ئەبێ مراقبین بەسەر ئەم یاسایەوە تا بەسەر ڕئاسی مەجلیسی وزەرا بۆ تەنفیزکردنی ئەم یاسایە بۆ ئەوەی کەوا ببێتە عێراقێکی دیموکراتیانە تایە بەڵام ئێستا لە حاڵەتی جێبەجێکردنە ئەوە ئەگەڕێتوانێ بۆ مەجلیسی وزەرا بەڵام ئێمە وەکو ئەندام پەرلەمانەکان ئەبێت چۆن لێرە دەنگمانە ئەو هەوڵومان دوونەمان ناکات تا تەصدیق بکرێ بە هەمان شێوازە بێ مراقب بین بەسەر مەجلیسی وزەراوانێ بۆ تەطبیقکردنەکەی چونکە یاسای ئەحزابەکان یاسایەکە وەرەقەی ئیسلاحە هەموو وڵاتێک کاتێک فەسادی وڵاتەکە لەکوێوە دەست پێ ئەکا فەسادی وڵات لە کوتەلی سیاسیەوە دەست پێ ئەکا هەموو ئەوانەی کە ئێمە بۆچی چونکە کە تۆ باسی ئەحزابی سیاسیەکەی ئەڵێ کۆمەڵی خەڵک کۆ ئەبنەوە لەسەر مەبادەیەکی دیموکراتی بۆ گەیشتن بە دەسەڵات بەڵام ئەگەر جیاوازیەکی بکەین لەگەڵ کۆمەلگای مەدەنی هەمان خەڵک کۆ ئەبێتەوانێ ئەهدافێکی دیموکراتی هەیە بەڵام ناگا بە دەسەڵات لەگەڵ ئەحزابە جیاوازیەکە لێرە هەیە ئەوانەی کە لە پێکاتەی حیزبەکان دروزەکەن تایە ئەهدافەکان ئەوەیە بگەن بە دەسەڵات کەواتە ئێمە لە سەر جەمکۆی عێراقا ئەوەی کە ئێستا لە دەسەڵاتە هەیە دەسەڵاتێکی حیزبیە تۆ ئەگەر بێیت ئەم دەسەڵاتە حیزبیە بێیت تەنظیمی کەیت و ڕێکوپێکی کەیت و ڕێخستنێکی تیا دروستکەی کەواتە بەرەو ڕێخستنێکی دیموکراتیانە ئەڕات یەکێک لەوانەیە کە بەندی مالیە يعني تا ئێستا بۆ نمونە هەموو ئەو حزابانی کە لە عێراقا مەوجودن هەیان بۆ توانیوێتی لە دەرەوانێ ئیستیسمار بکە لە ناو عێراقا ئیستیسمار بکە ئەم یاسایە کۆت و بەندی ئەکات ڕێگەر ئەبێ لەوەی کە ناتوانێت تیجاری بەکاربێنێ ناتوانێت ئیستیسمار بکە ناتوانێت پارەی لە بانکی دەرەوە دابن بەڵێ تافگەخان لە بەندی مالیەکە ئەڵەتەن پێویستە دەوڵەت تەمویلی ئەحزابەکان بکە شێوازی تەمویلکردن لەو یاسا دیاری کراوە بەڵێ تەمویلی مالیەکە ئێمە بەستمانەوانێ بە دەوڵەتەوانێ بۆ ئەوی کەوا سەرچاوەکە دیاری کراو بێت دیاری کرا ئەو مەبلەغی کە تا ئێستا دانەراوە طبعاً ئەمە با بڵێن کە دوای تەنفیزکردنی یاساکە بڵێن وەزیری مالیە مخصصە بەوەی کە چی بۆ ئەم ئەحزابانە بۆ قانونی بۆ ئەحزابەکە دابنێ کە لە عێراقا هەن ئەو حیزبانەی کەوا پێگەیان نییە لە پەرلەمانی عێراقا لە سا 20 وەرئەگرن بۆ 2 دەورە ئەگەر هەر دەرنەچوون
بەڵام ئەو ئەحزابە گەورەکان لە سا هەشتای ئەو میزانیە وەرئەگرن لە حکوومەتەوانێ کە کورسیان هەیە بەپێی مەقاعدی کورسیەکان مەسەلەن 10 کورسیت هەیە 9 کورسیت هەیە بەپێی مەقاعدی کورسیەکەت لە سا هەشتای عفو ئەو مالیە وەرئەگرێ کە لە دەوڵەتەوەی کەواتە سەرچاوی مالی یعنی حیزبەکە دیار ئەبێ چکە تۆ حیزبەکەت کۆتوبەند کردووە جاران حیزبەکان مەسەلەن بۆی هەبوو لە دەرەوانێ پاری لە تەموینی مالی لە دەرەوە وەرگرتووە نە ئێستا لە قانونەکەیە لە ئەحکامی جەزائیەکەتیایەتی بۆی نییە ئەمما حزب يعني حزبەکە يعني ئەو کەسێک کە ئەم پێشێلی ئەم یاسایە ئەکات لەوانەیە بە 6 ساڵ تا 10 ساڵ حکمەیرێ بەپی جەزا ئەحکامی تیا هەیە ئەحکامی جەزائیەکانی لە بابدێن فەسڵێکی کاملە لەسەر ئەحزابەکان. بەڵێ تاوگە خان ئەحزابەکانی کوردستان پابەند دەکرێت بەو یاسایە؟ والله خوي استا اما قانونك درجوا قانونك كالله تسري الاحكام هذا القانون الاحزاب والتنظيمات السياسيه في العراق اما اتوانين بابلين كهرمي كردستانيش بابن بي بموجوده براستي او ياساي كالهرمي كردستان تنيا تمويل ماليه كيتي لانه ياساكيا تنظيمي تيانيه مثلا اهدافي اساسيه تيانيه بو تاسيس كردني احزاب كان يشك لبندكاني مثلا مؤسسيني ام لنا ام ياسايا كاتيك الله ابي حوكز مؤسس به ودو هزار كسشي هبه لسر استي همو محافظه كان بدر لو بو اقليات بو ب 500 كس لسر استي بو اواني كانتماء كان ياخذ ابن بجداري احزابك كان بو ب 500 كس كدوني او تعديل كرا لنا قاعي برلمانه اگر پابند بن باشتري كبوچي چونكه ايما استا اگر بين سرجميري بكين لنا همو احزابكان شخص هي لبينج حزب ناوي هي بۆچی بەڵام ئێمە لێرەیە لە کاتێککە تۆ تەسیسی ئەم حیزبە ئەەکەیت سجلی ئەندامەکانت ئەیبیتە بەردەمی کاتبی عەدەل مصدق ئەکرێ بە دەرلەوە هەر حەوت مؤسسەکەت ئەبێ بچێتە بەردەمی کاتبی عەدەل لەوێ تەصدیق ئەکرێ کەواتە مەکشوفە ناوەکان نەک بەو هەڕەمەکی کە ئێستا هەیە لە ناو عێراقا بۆ نمونە هەر حیزبێک بگری لەوانەیە شخصێکی بەدەهەوێت تەزویر لە دە ئەحزابە هەبێ لە کاتی انتخاباتە بەکاری ئەهێنێ بەڵام ئەمە تەصدیقکردنێکە بۆ عەدەدی ئەحزابەکان. بەڵێ تەفگەخان ئەمڕۆ لە باغا خۆپێشاندان ئەنجام دەدرێت ئایا مەبەستی ئەم خۆپێشاندانە چییە بۆ پشتیوانیکردنی پرۆژەکانی کە لە پەرلەمانە پرۆژەکانی چاکسازی یان پشتیوانیکردنی چاکسازیەکانی عەبادیە؟ والله ئەوەی کە من دائما پشتگیری خەڵکەکەم بۆ داواکاریەکانی خۆیان نەک داواکاریەکانی ئایا پەرلەمانی بێ یاخود پەر حکوومەتی بێت چونکە لێرە ئێمە جیهەی تەنفیزی و جیهەی ڕقابیە جیهەی تەشریعی و ڕقابیەکە ئیشەکانی خۆی ئەوەیە کەوا یاساکان بابدەن کە تەصدیقی یاسا بکە و دەوڵەت بەرەو یاسا بڕوە تەنفیز لەلای چیە لەلای جیهەتی تەشریع لەلای جیهەتی تەنفیزیەکە کە مەجلیسی وزەرا ئەگرێتەوە لێ ئێستا ئەو مظاهرانی کە هەیە لە عێراقا هەردوو بابەکەی گرتووە بابێکیان ئەوەیە کەوا داوای خەدەمات دەکەن بابێکیان ئەوەیە داوای کەوا تەقەشوفکردن و ئەو تەرشیقەکەن لە وەزارەتەکانە بابێکیان ئەوەی باسی یعنی حەلکردنی پەرلەمانەکەن یعنی هەردوو متەظاهرینەکان ئەهدافەکانی لە شێوازی ئەگەر گوێیان لێ بگری ئەهدافێکی پێشکەوتویی تیا بەدی یعنی تەصلیحی تیا نابێنرێ وەرەقەی تەصلیح بریتیە لە وەرەقەیەکی یعنی لە چیەوە دەست پێ ئەکا ئیستیسماری دەوڵەت بێت کە من بابدەین کە بەنسبە دەوانێت دەستخۆشی لە خەڵکەکەم چونکە خەڵک مافێکی خۆیەتی لە بێ ئاوی لە بێکارەبایی لە خەدەماتی ساحی هەموو ئەم جۆرانە بۆیە هاتوۆتە سەرجادە کە لە دوای ڕوخاندنی بەعسەوانەیە بۆیە خۆشگوزەرانی بۆ خەڵک دروست بکرایە سەرجەم عێراق بەداخەوە بابڵین پێچەوانەکەیمان بینیوە کە ئەبینیت گەورەترین مەئساتی بێئاوی و بێکارەبایی و بێخزمەتگوزاری و بێموچەیی و تیا هەیە دروست بووە بەڵام ئێستا وەرەقەکان تێکەڵ بووە تێکەڵەیەک هەیە لە سەر شارع ئایا بۆ خەدەمات ئەڕوا ئایا بۆ سقوتی حکوومەتەکە ئەڕوات ئایا بۆ سقوتی پەرلەمان ئەڕوا تێکەڵە هەیە لە مەتاڵیبەکانە وئینشاء نازانم یعنی نەتائیجی ئەم متەظاهرینە بەرەوچۆ ئەڕوات. بەڵێ تافگەخان ئەم چاکسازیانە کە عەبادی ڕاگەهاندوونە چاکسازی تائیفیە یان چاکسازی نیشتیمانیە بۆ نیشتیمانە یانش بۆ تائیفە و مەرامی تایبەتە؟ من ئەتوانم بڵام ئەو ڕقەی کە حەیدەر عەبادی تیا هەیە دوو جەمسەرە جەمسەرێکیان بەلایەکی تائیفەیە ئەڕوات جەمسەرێکیشی بۆ ئیسلاحە
بەڵێ ئەوەی کە بە جەمسەرێکی تائیفەیە ئەڕات باشە ئێمە ئەبێ با بڵێن کە پرسیارە لە کە حەیدەر عوبادی بکەین کە لە پەرلەمانی خولی دووەمە بۆ 4 ساڵ سەرۆکی لیژنەی مالیە بووە کەواتە تۆ خۆت یەکێک بووی لەوانە لیژنەی مالیە لە پەرلەمانی عێراقا هەرچی مەلەفی فەساد هەیە هەرچی پارەی نەو دەڵێ پارەی بە هەدەرکراوەڵێ پارەی بە شاری ئەڵێ هەموو ئەو شتانی کە لەناو عێراقا هەیە لە بەردەمی ئەم لیژنەیە هەبوون بۆ ئیشت لەسەر نەکردووە پرسیارەکە لێرا هەیە بۆ ئەمەد ئیشت لەسەر نەکردووە ئەمە یەک لە بێکیان کەوا با بڵێن جەمسەریەکە جەمسەرێکی تریان حەیدەر عوبادی لە داواخوازیەکانی خەڵکی شارعی عێراقیەوانێ دەستی پێ کردووە کە لە پێشا خەڵکی عێراق بۆ خزمەتگوزاری چۆ سەرجادە بەڵام ڕێچکەکە بەرەو شێوازێکی تر ئەڕات بەڵێ ئەو دەسەڵاتێک من ئێستا لە وەرەقەی ئیسلاحەکەی عوبادیە بەرەو ئەوە ئەڕات کە بێوێت تاگڕەویانە لە عێراقا یعنی سڵتە بگرێتە دەست تاگڕەویانە لە عێراقا ناکرێت چونکە تۆ ئێورە ئەگەر تاگڕەویانە بێت ئەگەر بەدەر لەوەی کە بڵێن شیعە و سوننا ئەی قەومێتێکەیە کە پێوترێ قەومەی کوردێک کە بریتێ لە 2 قەومێ قەومی کورد و قەومی عەرەبیە پێگەی کورتیە لە مۆڕەقە ئیسلاحی تۆیە کە بەم شێوازە ئەبێت کە هەمیشە یەکێک لە هەدەفەکانی ئەوەیە کە نایاسایانە داوا ئەکا تعدیل لە دەستورە بکە کە بە هیچ جۆرێکە هیچ یاسایەک ڕێگە بە حەیدەر عوبادی نادا کەوا دەستور دەستکاری بکە ئیلا پەرلەمانی عێراق خۆی داوای لیژنەیە بکە بەبێ مادەی 142 لیژنەیەک پێک بێنێ بۆ تعدیلی دەستور من نازانم لەم حاڵەتی حربایە لە حاڵەتێکی نائاساییە بە هیچ جۆرێکە هیچ یاسای ڕێگە نایە بۆ تعدیلکردنی دەستور ئەو چه هەدەفێکی هەیە لە تعدیلکردنی دەستورە کە لەم کاتەیە تۆ ناتوانیت خزمەتگوزاری بەدەربێنیت ئایا یعنی یەکێک لەو ئانەی کە بە خەڵکەڵێت من لە ئەتوانم یعنی وەرەقەی کارەبا چاکەم بە 6 مەبەستی سەرەکی لەم چەکسازیانە لە ئێستا چییە؟ بەڵێکە خۆی یعنی من بەنسبەت با بڵێن حەیدەر عوبادی کەوتم وەرەقەکەی دوو جەمسەریە جەمسەرێکیان ئەوەیەکەوە بە دەنگی شارعەوە هات جەمسەرێکی تریشیان ئەوەیەکەوە ئەوێ ئێمە مەلەفی نەوت لە عێراقا بە هیچ جۆرێکە شەفاف نییە کەس نازانێت ڕاستە ئەڵێن ئەوەنە نەو دەڕات ئەوەنە ئەڕات و ئەوەنە یەت داهاتوویەکە بەڵام داهاتەکەی چۆن تەوزیع ئەکرێت چۆن یەتە ناو وەزارەتی مالیەوە چۆن یەک بەسەر یعنی ئەمە مەلەفێکی یعنی مەشبوهە مەلەفێکی مەشبوهە لە عێراقا کەڤەڕی ئەمە ئەکرێ یا ئێمە لەم بزات لە دەورەی ئەم خولی سێهەمی پەرلەمانەوەێ داواکاریمان ئەوە بووە ئەو پارانی کە بە هەدەر ڕۆشتۆتە دەرەوەی عێراق بگەڕێتەوانێ هەتا ئێستا ئەم مەلەفەیەت و ئەڕوال لە دائیرەی نەزاها لە جیهەی تەنفیزیە نکراوە من بەتواتی ئەگەم با بڵێن کاو بە زوربەی خەڵکیش لەم ئەیانەوێت غیتائێ بۆ دوو ئەم دوو مەلەفە دروستکە چکە ئەم دوو مەلەفە مەلەفێکی خەتەرە خەتەری هەیە لەسەر خۆشگوزەرانی خەڵک وەرەقەی ئیسلاحیش ئێمە بەو شێوازە داوامان نەکردو یعنی تۆ بێیت لە ساسی لە خەڵکی عێراق لە مۆزەفین ببڕیت ئێمە وتومانە ئەوانەی کە دەرەجە بەرزەکان لە ڕئیس وزراوانێ لە نائیبەکانەوە لە پەرلەمانتارەکانەوانێ لە وەکیل وەزیرەکانەوە وتومانە دەست پێ بکە لە موچە نەمان و تۆ لە ساسی لە مۆزەفێ ببڕەکەم بۆ نمونە معاشەکەی 1.5 میلیۆن بێ تۆ لە ساسی لێ ئەبڕی ئایا بە مقابلی ئەوە هاتووی بڵێن بۆ نمونە پارەی مۆلیداتێکم کردوتەوە لەسەری پارەی کارەباوکە بکردوتەوە خزمەتگوزاری بۆ زیاد کردووە چیت بۆ کردو تا تۆ بێت لەم وەرەقەی ئیسلاحەیە وەرەقەیەکی هەڵە بەرامبەر بە وەکو عقوبەیەک بەرامبەر بە شعبەکەی خۆت بەکاری بێنیت بەڵێ تەبگەخان توانای جێبەجێکردنی ئەم هەموو چاکسازیانە لە توانادا هەیە جێبەجێ بکات لە کاتێکدا عێراق ئێستا لە قەیرانی دارەیە لە قەیرانی داعشە لە قەیرانی سیاسیە ئەتوانێت ئەم چەکسازیانە لەم کاتەدا جێبەجێ بکە واللهی مەگەر بڵم ئەسایەکی سەحری بەدەستەوە بێ بۆ ئەم هەموو چاکسازیانی کە ئێستا داواکە ئەکرێت بەڵام ئێمە ئەبوایە هەنگاومان بنایە ئەبوایە وەرەقەکەی حەیدەر عوبادی بە هەنگاو بوایە هەنگاوێکی اقتصادی دەستی بکردایە بە وەرەقەی اقتصادی بە وەرەقەی نەوت بە وەرەقەیەکی یعنی سەرچاوی خزمەتگوزاریەکان بەم شێوازە نەک ئەوەی کە تۆ بێیت هەر هەمووی لە یەک کاتا کۆکی تەوانێ صعبە تۆ یعنی بێیت باسی فەساد و باسی خەدەمات و باسی ئیدارە و هەر هەمووی کە چەند ساڵە تەراکمی کردووە ئەم مەلەفانت بێ بتوانیت وەسیلەیەکی جێبەجێکردن بە طریقەیەکی سەهل بەکاربێنیت یعنی ڕەنگە وەرەق هەیە
هەر کەسە ئێستا بۆ نمونە یعنی بەڕاستی بۆ بە منافەسەکردن لە بینی جارێ هەر سێ جیهەکەیە سەرۆک کۆمار جیهەی تەنفیزی حەیدەر عوبادی پەرلەمان هەریەکەیان هەر ڕۆژەی وەرەقەیەکی ئیسلاحی بەکارێنین اینجا بێجگە لەوەش بۆ بەوەی کە دەرکەوتنی قوەی عەزەڵی لە بینی ئەحزابەکانە ئەمڕۆ بۆن منە حزبی داوا ئەمڕۆ سەدر ئەمڕۆ حزبێکی کوردی وەرەقەیەکە خاتە سەر شاشەکان وەرەقە ئاسانە من لە خلالی ئەم دانیشتنی ئێوەیە ئەتوانم بۆ نمونە لە ماوەی 10 دقەیە با بڵێن کە لە باتی 20 خاڵ 30 خاڵی ئیسلاحیت بۆ بنووسم بەڵام چەندێک تەنفیزەکرێ ئەبێ عقلی پرۆفیشیناڵی گۆڕانکاری بێت لەم وەرەقانەیە بەشداری بکە مەبەسم لەوەیە کە ئەبێ تۆ کاتێک ئەمانەوێت بۆ نمونە مەلەفی اقتصاد هەڵبەینەوانێ کەسانی پرۆفیشیناڵ ئەهێنم لە اقتصادا چۆن بتوانم بوونی اقتصادی عێراق بەرەو پێشەوە بڕۆن اینجا ئێمە سەر مەلەفی خەدەمی ئایا چۆن ئەتوان اینجا ئێمە سەر مەلەفی ئیداری ئێمە لە عێراقا بە کافەت العێراق لە هەیکەلی حەیدەر عوبادی و هەتا یینە سەر بچووکترین دەستگایەک تەوسیفی وەزیفیتیان نییە بحقيقة يعني بۆ کۆمەڵە دەسەڵات لای ئێوەی لای بکەین کە لە عێراق ئەنجام دەدرێت ئەچتە چارچوەی ئەو خۆپێشەدانەی کە لە بەهاری عەرەبی دەست پێ کردووە بۆ داواکردنی چاکسازی گۆڕینی سیستەم نەهێشتنی گەندەڵی بەڵێکە خۆی تقریبا ئەگەر سێریان کەین بەراوردێ بکەین با بڵێن کە هەم داوای گۆڕینی دەسەڵاتی سیستمی سیاسیەکە داوای خزمەتگوزاریەکات ئەچێتە ئەو بابەوانێ بەڵام یعنی مەتاڵبی زۆرتر لە عێراقا بەرەو ڕێچکەیەکی تر ئەڕوات یعنی بۆ نمونە ئەگەر با بڵێن لەوەی سێریکی بەڵێ ڕێچکەیەکی ئەوەیە بۆ نمونە مەسەلەن با بڵێن بەڵێ یعنی یەکێک لەوانەیەکەوە با بڵێن مشجعی کێ لە کە بە متەظاهرین ئەڵێ تعدیلکردن لە دەستور ئایا خەڵکی سەر شارع ئەزانەیە دەستور کە لەم حاڵەتەیان ناکرێ یا چه هەدەفێکەیە لە تعدیلی دەستورە لە هیچ وڵاتێکی عەرەبیە داوای تعدیلکردن لە دەستور ناکرێت کەواتە یعنی تێکەڵە هەیە لە یعنی ڕاستە تەشابوها خەڵک من مافی خەڵکە مافی هەموو کەسێکە بۆ نمونە مافی کوردە مافی کەسێکی کورد کەسێکی عەرەب ئەگەر لە کاتێکە خزمەتگوزاریت نەبێ ئاو کارەبا و موچەی خۆتت نەبێ خۆشگوزەرانیت نەبێ مافی خۆتە بێتە سەر جادە و داوا لە مەطالیبی حکوومەتەکەت بکەیت کە ئەمانە هیچی نییە هیچی نییە بە شێوازێکی لە 100 لە 10 تا 15 ئەو لە 120 تەوفیر کراوە لە هەموو عێراقا بۆ خەڵک ئەمە مافێکی خۆتە بەڵام بیت تۆ وەرەقەیەکی سیاسی دەستوری داواکاری بێت ئەمە تەوافقی ئەمە لە جیهەیەکی سیاسی لە پشتی ئەمەوەیە نەک شارع لە پشتی ئەم وەرەقە سیاسیەوە هەبێت بەڵێ زۆر سپاس بۆ تافگە ئەحمەد پەرلەمانتەرە فراکسیۆنە گۆڕان لە پەرلەمانی عێراقی ئەوەیە کە ڕاستەخۆ لە باژارێ بەغدا بمەڕە بوو زۆر سپاس